دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند جەنگی نرخی نەوت و بەرهەمێنانی کە سوعودیە و رووسیا بەرپایان کردووە دەبێتە هۆی لە ناوبردنی پیشەسازی نەوت. ئاماژەی بە نزیکبوونەوەی کۆتایی هاتنی ئەو جەنگە کرد. ئەوەش بووە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕدا. بە تایبەتی دوای ئەوەی سعودیە ئامادەی نیشاندا بۆ کەمکردنەوەی بەرهەمێنان و داوای کرد بۆ کۆبوونەوەیەکی بە پەلەی ڕێکخراوی ئۆپیک. ترامپ ئاماژەی بە دوو پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ هەر یەک لە محەممەد بن سەلمانی جێنشینی سعودیە و ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا کرد لەبارەی نرخی نەوتەوە. ناوبرا و باسی ئەوەی کرد کە پێشنیازی دابەزاندنی بەرهەمی نەوتی کردووە بە ڕێژەی 10 بۆ 15 ملیۆن بەرمیلی ڕۆژانە. جەختیشی لەوە کردەوە کە ڕێکەوتنی ئەو دوو وڵاتە بە قازانجی بازاڕی نەوت و جیهانە. دۆخەکەش گونجاوە بۆ دابەزاندنی بەرهەم چونکە ئێستا زیادەیەکی زۆر لە بازاڕدایە. تەنانەت بەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناش زیادەیەکی زۆر لە بازاڕدا هەبوو. بۆیە بە ڕێژەی لە 145 نرخەکەی دابەزی. ئەوەی جێگەی سەرنجە ترامپ لە پرێس کۆنفرانسەکەیدا ڕایگەیاند کە ئەو هیچ پاشەکشەیەکی پێشکەش نەکردووە لەبارەی دابەزاندنی پشکی وڵاتەکەی لە بەرهەمێنانی نەوتدا. بەڵام وتەبێژی کرملین دیمیتری بیسکۆف ئەوەی ڕەت کردەوە کە سەرۆکی رووسیا پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ جێنشینی سعودیە ئەنجام دابێت بۆ باسکردنی دۆخی بازاڕی وزە. لە دوای ئەوەی ترامپ لە تویتێکدا جەختی لەوە کردوێتەوە کە رووسیا و سعودیە بە ڕێژەی 15 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بەرهەمیان دادەبەزێنن، نرخی نەوتی برێنت بەرز بووەوە بۆ زیاتر لە 36 دۆلار. لەو بارەیەوە سەرۆکی فراکسیۆنی دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران کیڤن ماکارسی داوای کرد کە ئیدارەی ئەمریکا ڕوبەڕووی ئەو گەمە جیۆسیاسیەی سعودیە و رووسیا ببێتەوە لە بازاڕی نەوتدا. ناوبراو لە نامەیەکی هاوبەشدا بۆ مایک پۆمپیۆ کە ژمارەیەک لە نوێنەران واژویان کردووە ڕایگەاندووە بەرژەوەندی ئاسایشی نەتەوەی ئەمریکا دەخوازێت کە سنوور بۆ ئەو کارە دابدرێت کە رووسیا و سعودیە دەیکەن. لە نامەکەدا ئاماژە بەوە دراوە کە ئەو کارە لە هەموو جیهاندا بەهۆی تێکچوونی هاوسەنگی ئابووریەوە زیان بە خەڵک دەگەیەنێت و ملیۆنان کەس بێکار دەکات. بە تایبەتی هۆشداریان داوەتە ئەو دوو وڵاتە لەم کاتەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاری هاوبەشی دەوێت. ڕێگەی تێکدانی سەقامگیری بازاڕی جیهانی سزای هەیە. گەرچی دابەزینی نرخی نەوت لە ساڵی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا سوود بە ترامپ دەگەێنێت، بەڵام کۆمپانیاکانی نەوتی ئەو وڵاتە تووشی شکستی گەورە دەبنەوە، بۆیە گوشاریان بۆ سەر ئیدارەی کۆشپیسپی دەست پێ کردووە. ترامپ ناچار بووە بە گوشارخستنە سەر سعودیە و رووسیا بۆ کەمکردنەوەی پشکیان لە بازاڕدا. بە پێی بودجەی ساڵانە سعودیە پێویستی بەوەیە نرخی بەرمیلێک نەوت 86 دۆلار بێت. بۆیە بەرزکردنەوەی بەرهەم لەلایەن ئەو وڵاتەوە بەکارێکی خۆکوژانە ناو دەبرا کە تەنیا خزمەت بە کەمپینی ترامپ دەکات. بۆیە ترامپ لە دوای پڕکردنەوەی عەمباری استراتیژی نەوت بە نرخی هەرزان لە ژێر گوشاری کۆمپانیاکانی نەوتدا گوشاری خستووەتە سەر سعودیە بۆ دابەزاندنی بەرهەم. ئەویش ئامادەی نیشان داوە. ئەوە لە کاتێکدا بوو ئامادە نەبوو وتەی هەموو ئەندامانی ئۆپیک قبول بکات بۆ ئەوەی زیان بە وڵاتانی ئەندام نەگات. بۆیە جارێکی تر دەرکەوت کە دەسەڵاتدارانی ئەو وڵاتە و بن سەلمان بە تایبەتی لە پێناوی مانەوەیان ئامادەی هەموو پاشکۆیەتێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان.